قەزای سۆران و دەوروبەری بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاوە ناوچەیەکی ساردە و زستانێکی سەختی هەیە و وەرزی سەرما و سۆڵە لە چاوشوێنەکانی تر پێش دەکەوێت و بەو هۆیشەوە هاوڵاتیان ساڵانە پێویستیان بە زیاتر لە 4 بەرمیل نەوت دەبێت، بەڵام ساڵانە تەنها بەرمیلێک نەوت لەلایەن حکوومەتەوە بە هاوڵاتیان دەدرێت. ساڵانە 1 بەرمیلمان دەدەنێ، ئەو بەرمیلەش وار نادەنێ ئیستیفادە بکەی، جار هەیە دەگاتە بەهارێ کەسیش بە بەرمیلێکی ئیدارە ناکە ئێستا. ئەنی پێویستی ئەوەیە حکوومەت ئاورێک لە خەڵک سۆران بداتەوە لەبەر شوێنێکی ساردە و تەنها ساڵانە 1 بەرمیل دەداتێ، ئەویش وار ناداتێ بە کەلک بێ. پێویستە ساڵانە 4 بەرمیل بدێ بە هاوڵاتیان. پێویستە نەفتەکی زیاتر لێرە هەر نە ئێستا خەریکە ئینسان سۆبەی دەئانێ، پێویستمان بە 3 بەرمیل 4 بەرمیل نەبی. ئەگەر مار هەیە 2 سۆبەی دەئانێ، هی 3 سۆبەی دەئانێ. بەڕاستی سۆران ناکرێ بەراورد بکرێ لەگەر شارەکانی دیکە، بۆ نمونە لەگەر پارێزگا هەولێر، چکە سۆران ناوچەی شاخاویە، سۆران زستانی سەختە. ئەگەر 1 بەرمیلە نەفت لە هەولێر دابەش بکرێ دەبی لە سۆران 3 بەرمیلە نەفت دابەش بکرێ، چکە سۆران ناوچەیەکی شاخاویە و زستانەکەشی زۆر سەختە و زستانی سۆران لەگەر زستانی هەموو شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان جیاوازە. بەڕاستی خاچی هەرێمی کوردستان پڕیەتی لە نەوت و دەیان کۆمپانیای جیهانی و ناوخۆیی مامەڵا بە نەوتی هەرێمەوە دەکەن، بەڵام هاوڵاتیان بۆ بەرمیلێک نەوت چاویان لە دەستی بەغدایە و حکوومەت ڕۆژانە زیاتر لە 1 ملیۆنێک بەرمیل نەوت دەفرۆشێت، بەڵام لە ساڵێکدا 1 ڕۆژ بەرمیلێک بۆ خەڵکەکەی خۆی تەرخان ناکات. ئەو بەرمیل نەوتەی کەوا بڕیارە ئەمساڵ بە هاوڵاتیان بدرێت لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان دەنێردرێت، بەرپرسانیش نەوتەکەی بەغدا بەدەستکەوتی خۆیان بە هاوڵاتیان دەفرۆشنەوە و وای نیشان دەدەن کە ئەوان نەوتەکەیان دابین کردووە. دوای ئەوەی کەوا داواکاریەکی زۆر هەبوو بۆ دابشکردنی نەوت لە ناوچەکەماندا، حکوومەت هەرێمی کوردستان بە جددی کاری لەسەر ئەم بابەتە کرد لەگەڵ حکوومەتی ناوەند و دوای هەوڵ و کۆشتێکی زۆری بەڕێز جەنابی پارێزگار و بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان توانرا بڕەنەوتی پێویست دابین بکرێتن و ئەمڕۆ پرۆسەی دابشکردنی نەوت لە دەڤەرەکەمان دەست پێ دەکات، سەرەتا لە ناحیەی سیدەکان کە ناوچەیەکی شاخاویە، لەوێ دەست پێ دەکات، دواتر دەچێتە ناوچەکانی تر لە سنوورەکەماندا. سنووری هەر 4 قەزای سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگەسوور 77,000 خێزانی هەیە، بۆ هەر خێزانێکی شوا بڕیارە لە ڕێگای وریکارانی خۆراک بەرمیلێک نەوتیان پێ بدرێت و بڕی 46,000 دیناریشیان لێ وەردەگیرێت. هەر بەرمیلێک نەوت لە شارەکانی عێراق بە هاوڵاتیان دەدرێت بڕی 30,000 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێت، بەڵام هەمان بەرمیلی نەوت لە شارەکانی هەرێمی کوردستان تاوەکو دەگاتە بەر دەرگای ماڵی هاوڵاتیان بڕی 46,000 دینار لە هاوڵاتی وەردەگیرێت. هاوڵاتیان دەپرسن بۆ هەر شتێک کەوتە بەردەستی بەرپرسانی هەرێم نرخەکەی لەسەر هاوڵاتیان زیاد دەکرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.